هەرگیز لەم جۆرە داهێنەرانە ناتوانی کۆپیەک یان نمونەیەکی تریان هەبێت، چونکە خۆیان داهێنەر و تاقانن. هەمیشە لەگەڵ مەرجی هەر داهێنەرێکە ئێمە دنیایەکشت لەدەست دەدەین. کاک ڕەفیق سابیر وەک شاعیر و وەکو لێکۆڵەرەوە بەتابەتی وەک شاعرێکی داهێنەر بوو، هەر لە ساڵی ناوەڕاستی حەفتاکانەوە کە بە یەکەم دیوانی دەرەکەوێت لەگەڵ جموجۆڵی گروپی ڕوانگەیە کاریگەرێکی گەورە لەسەر شاری کوردی و لەسەر ئەو مێژوە سیاسیە دائەنێن، دواتریژەوە بێ بە شەقڵێک بۆ خۆیان و بۆ بەردەوامبوونیان. بۆیە لە دەستدانی یەکێکی وەکو کاک ڕەفیق کاریگەری بێگومان گەورەی هەیە و هەرگیز لەم جۆرە داهێنەرانە ناتوانی کۆپیەک یان نمونەیەکی تریان هەبێت، چونکە خۆیان داهێنەر و تاقانن. بۆیە مەرجێم داهێنەرانە هەمیشە خەمێکی زۆر قورسا و هەستەکەی کە کەسێکی زۆر تایبەتت لەدەستداوە.